بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی دەرەوە یاریگایەمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست ئازیزانم بەرنامەیەم شەوم تایبەت دەکەم بە ڕووداوێکی گرنگ لەم هەفتەیەدا کە لەسەر ئاستیانەکانی کوردستان ئەنجام درراوە ئەویش ئەنجامدانی هەڵبژاردنە بۆ یانەکانی کوردستان کە لە نێویدا دەستەی نوێی یانەکان دیاری کراوە کە لە ڕزیدا کۆمەڵێک گۆڕانکاری کەم ڕوویداوە لە نێویانەکانە کە شانی ئەوەن باسی لێ بکەن لەگەڵەوەی کۆمەڵێک قسەش لەسەرەوە هەیە کە گۆڕانکاریەکان وەکو پێویست نین کە ئەنجام دراون بۆیە من هەوڵەدەم لەم بەرنامەیەدا بە تاوەتی شک بخەمە سەر ئەو گۆڕانکاریانەی کە کراون لە نێو هەڵبژاردنەکانە هەروەها چۆنەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە ماوەی ڕابردوو کە هەڵبژاردن بۆ بەشێکی زۆر لایەنەکان ئەنجام درا بە خۆشحاڵیشەوە لەم بەرنامەیەدا میوانداری هەردوواڕۆی خۆشەویستم ماکوان سعید کە ڕۆژنامەنووسی وەرزشی و ئێستا بۆ بە ئەندامی دەستەی کارگێڕینەوەی یانەیاشتی سوپاسی ئامادەبوون یەکەم هەروەها ئەردەڵا محەممەد ڕۆژنامەنووسی وەرزشی کە پامێرمان بۆ لە شاری سلێمانی لە نزیکەوە ئاگاداری سەرجەم ڕووداوەکان بۆ سوپاسی ئامادەبوونی ویشەکە. کاک ماکوان سەرەتا یەمە لای تۆ من حەزەکەم پێشەوەی بچمە لای یەکەم راپۆرت کە یەکەم هەڵبژاردن بووە بۆ هەردوو ینی سلێمانی و ینی سەرچنار من حەزەکەم بۆ چوونی تۆ لەسەر ئەنجامدانی ئەم هەڵبژاردنانە وەربگرم ئایا تا چەند پێویستە بەڕێوەچوونی هەڵبژاردننی یانەکان. بەناوی خوا سپاس بۆم دەرفەتە سپاسی جەنابتەکەم کەم دەرفەتت بۆ ئێمە ڕەخسان کە بتوانانی قسە لەسەر حەدەسێکی گرنگی ئەم هەفتەیە لە بواری وەرزشدا بکەین ئەویش هەڵبژاردننی یانەکانەوە دەستەی نوێی کارگێڕی وە گەزانین کاک محەممەد بەپێی یاسای هەڵبژاردنەکانی یاسای تۆپی پێی ساڵی 1986 عراقی بەپێی مادەی 18 هەڵبژاردنەکان ئەنجام دران بە سەرپەرشتی لیژنەیەک لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەراتی گشتی وەرش و لاوانی سلێمانی و بەڕێوەبەراتی ئەو بەڕێوەبەراتی وەرزش لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. هەڵبژاردنەکان وەکو جەنابێت لە پرسیارەکە ئاماژەت پێکرد گرنگی ئەم هەڵبژاردنانە بۆ یانەکان. ڕاستە ئەگەر لە نێو بازنە گەورەکەدا ئێمە سێری هەڵبژاردن بکەین لە تەواوی کوردستان و بگرە ڕۆژهڵاتی ناوەڕاستشە هەندێک جار ئەوەندەی کە قسە لەسەر ئالێت و میکانیزمی هەڵبژاردنەکان هەیە و دەرەنجامەکانی ئەو هەڵبژاردنانە کە ئەنجام ئەدرێن کە لە وڵاتێکی دیموکراسی و وڵاتانی ئەوروپا و ئەوان ئەنجامەدرێ ئەو کاریگەریان نییە بەڵام بە کۆی گشتی وەکو ئەڵێم لە ئیتارە گەورەکەدا سەرنجام ئەنجامدانی ئەم هەڵبژاردنانە خۆی بۆ خۆی باشە خۆی بۆ خۆی پەیامێکە مەسجێکە بۆ ئەو کەسانی کە لە نێو یانەکاندا نەیانتوانی و ئەدایەکی باش بکەن نەیانتوانیوە لە ئەست مۆحی وەرزش و وەرزشکاراندا بێ بۆیە وەکو ئەبینین لە ڕاستە کۆمەڵێک دەم و چاوەکان لە شوێن خۆیانە ماونەتەوە بەڵام لە هەمان کاتیشدا گۆڕانکاری ڕوویداوە و ئەمانە زۆر جار ئەم جۆرە هەڵبژاردان ئەبێتە مەسجە بێتە پەیام بۆ ئەوانەی کە تەنها وەکو تموحێکی مادی دەستکەوتێکی مادی خۆیان بەیانەکانە هەڵواسیوە هیچ کاریگەری و ڕۆڵێکیانە لە بەرەو پێشبردننی یان ڕەوتی وەرزش لایەنەکەدا بۆیە بەکۆی گشتی لەگەڵ هەموو کەم و کورتەکان لەگەڵ هەموو تێبینەکان لەگەڵ هەموو ئەو قسانی کە لەسەر هەڵبژاردنەکان ئەکرێ بە تایبەت لە هەڵبژاردننی یانەکاندا بە بۆ چوونی من ئەنجامدانی هەڵبژاردن بە هەر میکانیزم و ئالەتێک بێت کارێکی باشە زۆر باشە. ئازانم ئێسش دەچینە لای راپۆرتێک کە یەکەم هەڵبژاردننی یانەکان کە ئەنجام درا لە یەکەم ڕۆژا کە بۆ هەردوویانەی سلێمانی و یانەی سەرچنار بوو با پێکەوە بینەریە و راپۆرتە بین و دواتر قسەی زیاتر لەسەر هەڵبژاردننی یانەکانەکەین. دوای 4 ساڵ چاوەڕوانی جارێکی تر لە شارەکانی کوردستان هەڵبژاردننی دەستەیەکی نوێ بۆ سەرک و ئەندامانی یانەکان دەستی پێکرد. لە یەکەم ڕۆژی هەڵبژاردنەکەدا لە شاری سلێمانی هەڵبژاردن بۆ هەردوو یانەی سەرچنار و سلێمانی ئەنجام درا. پێشدەست پێکردنی پرۆسەی دەنگدان پێویستە راپۆرتی دارایی و دەستەی کارگێڕی یانەکان بخوێندرێتەوە بەڵام بۆ هۆی داخستنی یانەی سەرچنار هیچ راپۆرتێک نەخوێنرایەوە. بەرپرسانی یانەکەش ڕای دەگەێنن کە ماوەی 2 ساڵە دەرگای یانەکەیان داخراوە بۆیە هیچ چالاکیەکمان نییە و 40 میلیۆن دیناریش قەرزارین. لە هەڵبژاردنەکەی یانەی سەرچناردا 8 کەس خۆیان پاڵاوتە بوو لە کۆتاییشدا 5 کەس وەک ئەندامی سەرەکی و 2 کەسیش وەک ئەندامی یەدەک هەڵبژێران. هەڵبژاردنەکە
ئاسێکی بەرزی بە خوێبینی بەجددی من تەسەیرۆم لێ ناکردن هەرژانەکە زۆر پاک و بێگرد بوو سپاسیەکەم کە دەنگی یامەتێ سپاسی هەژەکەم کە دەنگی نیامەتێ ئیشەڵا پرۆگرامی نادیەکەمان ئیشی تیاکەن بەڕێوە بین ئیشەڵا چالاکیمانە بێت چەندین فرقە دروستەکەین لە سەر ئاسی ساحەم گۆڕەپان و مەدان و باسکە و قەدەم و یاریە تاکەکان و یعنی ئەوەی بتوانین ئەیکەین ئیشەڵا خۆی هەموو نادەکان قەرانی لەسەر هەموو نادەکان هەرێکە و بڵین مەجموعەی مەشروعاتی خۆی هەیە نادی سەرچان مەشروعاتی نییە ئینشاءالله ئێمە کارێکی واکەین کە ئەو 2 ساڵی کە داخراوە دەرگای بکەینەوە بۆ گەنجانی شاری سلێمانی بۆ خەڵکێکە حەزی لە ڕاضێ خەڵکێکە حەزی لە وەرشە ئێمەش خۆشمان ئەومان بەسەر هاتووە بینیمانە ئیشەڵا ئەو دەرگایەکەینەوە نادی بەرەو پێشەوە بین نادی مەجموعەی ڕاضی باش خوێڵ بژاردووە ئەوانەی کە جێگا دەستیاندار سەر ئارسی سلێمانیە یانەی سلێمانی بۆ دووەم یانە بۆ هەڵبژاردننی ستافێکی نوێ بۆ دەسەی کارگەڕیانەکە کە 11 کەس مافی خۆپاڵاوتنیان هەبوو لە کۆتاییدا 9 کەس وەک ئەندامی دەستەی کارگەڕی و 2 ئەندامەکەی تریش وەک ئەندامی یەدەک مانەوە لە هەڵبژاردننی یانەی سلێمانیدا چەندین ئەندام ڕکابەری دەستەی پێشویان دەکرد بە پێی زانیاریەکانی پەیامیش ئەوەش بووە هۆی تووڕەبوونی ستافی پێشوو یانەی سلێمانی و هەر ئەوەش وای کرد کە کۆبوونەوەیەکی بەپەلە ئەنجام بدەن ئێمە دەستخۆشی لە هەردوویانە دەکەن یانەی سەرچنار و یانەی سلێمانی هەڵبژاردنەکان خۆتان بیتان ڕاگەاندەکان ئەوەی لەسەرمە واجب بوو زۆر بە ڕاشکاوی بە هەموو دەستێکیشی ماوت ئاسانکاریمان لۆکردن ئەوانەی دەستێکیشینا هەموو ینی ئەوەی ئازادێکیان هەبوو کە خۆیان هەڵبژێرن بە پێ ڕێنمایەکان ئێمە ئەوە بە کێشە نییە کێشە نازانین بەڵام یانەی ینی پرۆفشنال یانەی باش چ دەکاتن ینی ڕاهێنەر کە ناوی دەداتە دەستەی کارگەڕی مەفروزە چیکی ناوەکانی خۆی بکە پێشەوە بێتە لای ئێمە کە ناوەکان نانیچ خۆی ینی خەتابارە بەس ئەمە دەسەڵاتمان هەیە ئەگەر بزانین ئەوانە فعلەن ینی یاریزان بوونەوە یان ئەندامی دەستێکیشی بنە نووسرە بۆمان هەیە ئەمانە زیاد بکەن ئەگەر چێشە چوانێ بەڵام پێماوتن ئەوە جارشکە دووبارە نەبتەوە پێش ئەوەی یان ناوەکان بێ بۆ لای ئێمە ئەنگۆ وەکو ڕاهێنەر تەماشا کە بزانە هیچ یاریزان ناوی نەنووسراوە دەتوانین ناوی ئەو دەمە ئیزافە بکەین بڕیارە دوای هەڵبژاردننی ستافی نوێ بۆ دەستەی کارگەڕیانەکان دوای 24 کاتژمێر دەبێت یانەکان سەرۆک و جێگر و سکرتێر و بەرپرسی داراییانەکان هەڵبژێرن ئەردەڵا محەممەد گەناڵی ئاسمانی پێیام سلێمانی بەڵێ ئازیزان ئەمە راپۆرتی تایبەت بوو سەبارەت بە هەڵبژاردننی هەردوویانەی سلێمانی و یانەی سەرسنار ئەردەڵان دێمە لای تۆ سەبارەت بە هەڵبژاردننی هەردوویانەی سەرسنار و سلێمانی سەبارەت بەو کێشەیەشی کە باسی کرد لە نێویانەی سلێمانی ئایا هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ لە نێو هەڵبژاردننی ئەو دوویانەیە لە نێو دەستەی کارگەڕێویانەیە بە دیکرایە خودەوەتە ئەمان بە هەمان ستافی پێشویانەوە بەردەوام بوون بە ناوی خوا سپاس بۆیەوە بۆم دەرفەتە کە بۆ من و هاوکارم ماکۆنسایتان ڕەخساند بەڵێ ئەتوانم بڵێم لە هەردوو هەڵبژاردنەکەدا گۆڕانکاری بەخۆیەوە بینی بۆ پێی لە یانەی سەرچنار کە ماوەی لە راپۆرتەکەشدا خۆتان گوێبیسی بوون یانەی سەرچنار ماوەی 2 ساڵە بەهۆی قەیرانی دارایی بەهۆی نەبوونی ئیمکانات ماوەی 2 ساڵە قفلیاناوە لە دەرگای یانەکان و بەشێک لە یاریگای تۆپی پێکەشیان تەلبەنەکەی ڕووخاوە ئەمە ژوای کردبوو کە یانەکە بۆ ماوەی 2 ساڵ هیچ چالاکیەک ئەنجام نایە بەڵام لە هەڵبژاردننی ئەم ساڵدا کە لە راپۆرتەکەدا گوێبیسی بوون یانەکە بە ستافێکی نوێ زۆربەی چەندەندامێکی تازە و دەموچاوی دازەوە هاتنە ناو یانەکە ئەمە دڵخۆشی یاریزانان و ڕاهێنەرانی یانەکەی لێکەوتەوە بۆ پێی من لە نزیکەوە لەگەڵ چەند ڕاهێنەرێک و چەند ئەندامێکی تازە قسەم کرد وتی بۆ لەمە دو ئێمە زیاتر گرنگیان بە یاریەکانی گۆڕەپان و مەیدان و تۆپی پێ و بالۆ چەند یارێکی تر ئەمە بۆ جێگەی خۆشحاڵی بۆ ینی سەرچنان کە ماوەی چەندین ساڵە ئەو ئاستەی نەماوە لە ڕکابەریەکانی خولەکانی تۆپی پێ و یاریەکانی تر یانی سلێمانیش بە هەمان شێوە ببورن یانی سلێمانیش بە هەمان شێوە چەند دەموچاوێکی تازە و چەند ئەندامێکی تازە کە پێشتر یاریزان بوون لە ڕیزیانەکە هاتنە ناو ڕکابەریەکانی هەڵبژاردنەوە هەر ئەمە ژوای کرد کە یانەکە چەند ئەندامێکی یانەکە زۆرترین سەوت بەدەست بێنن لە سەرۆکی یانەکە و لە هەندێک جێگری سەرۆکیانەکە و سکرتێریانەکە ئەمەش بووە جێی تووڕێی ستافی پێشوو کە هەر ئەو لە راپۆرتەکەش هەر ئەو ڕۆژە کە ئاماژەم پێیا بوو لە راپۆرتەکەمدا
ئەمە جوای کە ستافی پێشوت و ڕەبکە کە کۆبوونەوەیکی بەپەلە بکەن بۆ ئەوەی بزانن هۆکاری چیەکە ئەو ئەندامانە زۆرترین سەوت بەدەزێنن لە چاو ستافی پێشووە. من ئەتوانم بڵم لە یەکەم ڕۆژی دەنگدانەکەیە کە لە هەڵبژاردنەکە بۆ هەردوویانەی سەرچنار و سلێمانی بەڕێوەچوو گۆڕانکارێکی باش کرا، بەڵام بەداخەوە هەمانم دەموچاوانی ستافی پێشوو دوای هەڵبژار کۆبوونەوەی ئەو دەستە تازەیە هەمان دەموچاو هەڵبژێرنەوە بۆ سەرۆکایەتی و بۆ بەڕێوەبردننی یانەکان بۆ 4 ساڵی داهاتوو. بەڵێ دەستێ خۆش بێ. ماکۆژانەوەی کە گرنگە لەم بەرنمەیە وەکو خاڵێکی جەوەری باسی بکەم دواتر لە پاش راپۆرتەکە یانە یاشتی باسێکلیانی ئاشتێکی ما بزانین کارگەڕین و یانە یاشتی بەنیازی چییە، ئایا بەمانەوە بەردەوامە بێ بە هەمان ئامانجەوە بەردەوام بێ و دواتر قسە لە سەرنگین. بەڵام من ئەوەی کە بمەوێ باسی لەسەرکەم پرسیارێکی گرنگە بەردەوامبوونی کارگەڕی یانەکان بە دەموچاوەکانی پێشوو کە توانن بێن پارە بێن لە ناو یانەکەوە گرنگە، یاخودەوە تا کەسانی نوێ بێنە پێشەوانەیە کەسانێک بن کە بۆ نمونە تەجروبەیەکیانەیە وەکو یاریزان وەکو ڕاگەاندن کار لەگەڵم یانەیە ئێستا بن بە پلەیەکی گەورەتر لە نێویانەکە دڵسۆستری یانەکە من بەڕای تۆ لێرەدا کامیان زەڕورترە بوونیان هەبێ یاخود یانەکانی ئێمە پێویستیان بە کامیان. بەڵام جار بەداخەوە کە تاوەکو ئێستا یانەکانی کوردستان هێشتا نەگەشتنەتە ئاستی خۆشیێنی و بنیای تحتی وەرزشی ئەمیانانە نەگەشتوتە ئاستی خۆبژێوی تا ئەوەی کە نەپێویستیان بە حیزب بێ نەکەی پێویستیان بە کەسێک بێ وەکو ئەوترێ وەکو زەرنەقوتە هەمیشە بێت ئەوان چاوەڕوانی بن چاوەڕوانی کەرەمی ئەو بن کە پارێک بکە بە دەمیانە. ئەمە بەداخەوە کەمە جێگەی داخە جێگەی هەڵوێستە لەسەر وەرگرتنە. خاڵێکی تر منەمێ لە راپۆرتەکەی هاوکارم کاگەردەڵام کە گوێم لێ بوویانەی وا لەگەڵ خۆشەویستیم بۆیان کە ماوەی 2 ساڵ بە قوفڵ لە دەرگاکەی درابێ ئێستاش بە کۆمەڵێک دەموچاوی کەمەوە بیەوێ مجازەفە و مفاجعە بۆ وەرچی شاری سلێمانی یا بۆ یانەکەی بکات. ئەمە من لێرەوە گرنتی ئەدەم کە ئەمە زۆر مەحاڵە. بەڵام ئەگەر بینە سەر باس و بابەتێکی وەکو یانی وەرشی ئاشتی من بە تەحەداوە ئەڵێم کە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە تاکە ڕۆژێکات نەبووە کە سەرۆکی یانە جگە لە ڕۆژانی هەینی لە سەحات 3 تاوەکو 7 و 8 و تاوەکو نوێژی عیشاشی کردووە زۆربەی کات لە یانەکە ماوەتەوە دەستی کارگەڕی بە بەردەوامی دەوامی کردووە. ئەمانە ئەگەر نەبوونی پارە و بودجەش هەبوو بێ کێشەیەکی ئەوهاش هەبوو بێ لە هەندێک یانەیە بەم ڕوحیەتەوە بەم طموحەوە تۆ ئەتوانی بەڕاستی کاک محەممەد زاڵبی ڕاستە من لەگەڵ ئەوەیان کە ئەمڕۆ یاری احترافە یاری پارەیە یاری داهاتە ئەگەر پارەت نەبێ ئەتوانم بڵم هەر ئەو قفڵ لێدانە باشترە. بەڵام ئەگەر پارەت نەبێ لەگەڵ ئەوە شاتۆ ئیرادەیەکی بەهێزی نەبێ بۆ پێشخستنی یانەکە بەڕاستی ئەمە هەردووچیان ئەگەر پێکەوە لە یانێکە حزوریان هەبێ کارە سادە خوڕکێنێ. بەنسبەت و پرسیارەکەی جەنابتەوە جەوهەری وەڵامەکەی من ئەوەیە بەڕاستی ئەگەر پێت بڵێم کامیان باشترە من بتەوێ و نەتەوێ خەڵکی کاریزما خۆی ئەسەپێنێ خۆی ئەسەلمێنێ لە نێو هەر کایەک لە کایەکانی ژیانە کە بیەوێت کارێک بکات. ئەوە من و تۆ نین قەرار ئەدەین کاک فڵانە کەس باشە بۆ ئەم جێگەیە یا خراپە. ئەوە خودی کارەکانی خۆیەتی کە شایەتی لەسەر ئەدا خودی ئەو ئیشانەیە کە ئەنجامی ئەدا. ڕاستە بوونی پارە من لەگەڵ ئەویانی تاسر ئێسقان چی دیانەکانی کوردستان پشت بە حیزب ببەسن حیزب ئاڕاستیان بکە حیزب قەراریان بەسەرا بسەپێنە حیزب ئەگەر یاریەک کارێکی ئەمیانەیە کرد بەدڵی ئەوان نەبوو بودجێ لێ بگرێتەوە. ئەم بەڕاستی کارە ساتە من نەمبینیوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانە بێت ئەمە یانەی جێشۆ ئەمە یانەی نەفتە و ئەمە یانی کوێ ئەمە یانی کوێ لە ئەوروپایە و لە عالەمی احترافای شتێکی ئەمە باوی نەماوە کاک محەممەد. لەبەرەوە بەڕای من لە نێو ئەم هەڵبژاردانە کە لایەنەکانی سلێمانی ئەنجام درراوە گرنگ ئەوەیە چێ کاریزمایەکی بەهێزە چی ئەتوانێت ئەدای کاری خۆی بکات چی ئەتوانێت ببێتە سیمبول بۆ بەدێنانی ئاوات و ئامانجەکانی ئەو یانەیە کە نادونەتە دی. کاک محەممەد من دڵنیاتەکەمەوە ڕاستە فێرقیانەکان تۆپی پێ بۆ نمونە لە ئێستادا بتێونێتێ پارەیەکی زەبەلاح و بودجێکی زەبەلاحیانەوێ. بەڵام کاک محەممەدەوەش بیر نەچێ هەندێک یاری هەیە تەنان تۆپی پێش بۆ نمونە من لێت ناشانم و یانێکی وەکو ئاشتی ئەوە هاوکارم کاگەردەڵام جەنابیشی کە دۆستێکی نزیکی یانەکە ئێمەی بە تەحەداوە تاوەکو ئێستا لە 10 ساڵی ڕابردوو عەقدمان بە یاریزانێک نەداوە. بەڵام چونکە ئیرادەیەکی بەهێزێ بۆ پێشخستنی ئەم یانەیە چونکە خەو خەیاڵی ئەم دەستەیە بریتی بووە لە
بەرەو پێشبردننی یانەکە لانی کەم ئەگەر لە ئاستی تموحی جەماوەری خۆشیان نەبوو بێ دانە بەزیەوە نەمان بینی تۆپی سەرمێزمان دابەزێتە پلە دوو نەمان بینیوە تۆپی پلەیەکمان ڕاستە لە ئاسی تموحی جەماوەرمانە نەبووە بەڵام دانە بەزیوەتە پلە دوو پلە سێ وەکو چەندیانێکی تر بینیمان کە بە بودجەیەکی سەبەلا حەوە بە کارگەڕێکی بەهێزەوە نەیانتوانیوە بۆی قسەکەی من بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت ئەوەیە ڕاستە گۆڕانکاری لە هەر شوێنێکا بکرێ بەرهەمی خۆی ئەبێت بە دڵنیاییەوە بەڵام ئەمەش واتە ئەوە نییە ئیلا کاک فڵانە کەس پارە پیا ئەکا دەبێ من هەڵی بژێرمەوە و سەمعەن وەتاعەن گوێ لێ بگرم بە بۆچوونی من ڕاستە پارە گرنگە ڕاستە پارە داینەمۆی و بزوێنەری یاریەکانە لە ناو یانەکانە بەڵام لە لایەکی ترشەوە ئیرادەی ئەو کەسانەی کە یانەیەک بەڕێوە من خۆشەویستی ئەو کەسانە دەستپاکی و دڵسۆزیان میکانیزمێکی ترە بۆ بەرەو پێشبردننی یانەکان لە پاڵەوەی ئەگەر بوونی پارەشە بێ بە شێوەیەکی مەشروع بوونیەکی تحتی خودی یانەکان بە شتێکی باشێزانم زۆر باشە هەردەڵان دێمەوە لای تۆ پرسیاریەوە دەکەم لە نزیکەوە ئاگاداری هەڵبژاردنەکان حەزەکەم زانم دەستەی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان ئایا ئێستا هەڵبژاردننی زۆرینەی یانەکانیان کۆتایی پێێناوە بەوەی کە یانە گەورەکان بە تایبەتی بۆچوونیان چۆنە لەسەر هەڵبژاردنەکان ینی تەنانەت باس لەوە بکرێت کە بە هەڵبژاردنەکان بە سەرکەوتویی باس لەوە کرێت کە هەنەیانە بە سەرکەوتوی ئەنجامیەوە هەنەیانە تا ڕادەیە کێشە و مقۆمقۆیتیا دروست بووە بەڵام من حەزەکەم زانم هەڵسەنگاندنی ئەوان چۆن بووە جگە لەوەش خۆتیش بۆ چوونە چیە لەسەر تەواوی ئەو یانانەی کە لە نزیکەوە ئاگاداری هەڵبژاردنەکانیان بووی بەڵێ من پێشەوەی جوابی ئەو پرسیارەتان بەمەوە لەسەر ئەو پرسیارەی کە لە کاکماکوانە کە لەسەر دەموچاوەکان لە یانەکانە من بە دڵنیا پێ دەڵم بارودۆخی ئێستای کوردستان وای کردووە کە یانەکان پێویستیان بەو دەموچاوانە بێ بەو پێی کە ئەو دەموچاوانە کە کارێزمایەکی سیاسی نە حیزبە سیاسەکانی کوردستانە لە ڕێ ئەو کەسانەوە یانەکان دەتوانن پارە پێیاکەن بۆ نمونە من ئەندامێکی یەکێک لە یانەکانی شاری سلێمانی کە بە خۆمی وتی من تا ئەو کەسە سیاسیانە لە سەرۆکی یانەکانە بێ بۆ ئێمە قازانجە وتی لەبەرەوەی بەرپرسی سیاسی هەیە توانیوێتی لە ڕێ ئەو سەرۆکیانەکەمانەوە کە بەرپرسێکی سیاسیە بڕینی و ملیۆن دینار بیا بە سەرۆکیانەکەوتی بەڵام من ئەگەر ئێستا خۆم هەڵبژێرم کەسی سیاسی من ناناسێ مەجبورە هەر کەسە سیاسەکان دەموچاو سیاسەکان وەکو سەرۆکیانەکان هەڵبژێرینەوە ئەگەر هاتو کەسانی خاوەن بڕوانامەی بەرزیش هاتمە پێشەوە بۆ نەویانەکان بە دڵنیاییەوە سوودێکی زۆر باشیە بێ بۆ ئەوەی وەرزشی بەڕێوەبردننی وەرزش لە یانەکان بە زانستی بەڕێوە بچێ بەڵێ ئەوەی من لە نزیکەوە لە هەڵبژاردنەکانی ئەم خولەیە بینیم جیاواز لە خولی ڕابردوو بە دڵنیایەوە من وەکو خۆم وەکو ڕای خۆم من بە سەرکەوتوویە زانم بە تایبەتی هەری ئەگلایانە گەورەکانی وەکو پێشمەرگەی سلێمانی و نەورۆز لە ڕووی ئامادەکاری لە ڕووی ئامادەبوونی ئەندامەکانیشیان کە بە تایبەتی ینی پێشمەرگەی سلێمانی کە زیاتر لە 380 ئەندام مافی دەنگدانی هەبوو بەڵام ئەو ڕۆژە بۆ هۆی بوونی دەوام و بۆ هۆی ئیشوکاری تایبەت بەخۆیان تەنها 305 ئەندام ئامادە بوون کەمەش ڕێژەیەکی زۆرە لە نێوان سەرجەم یانە بەشداربووەکانی تر کە هەڵبژاردنیان بۆ کرابوو لە پارێزگاکانی تر من لە نزیکیشەوە لەگەڵ لیژنەکە کە نوێنەری دادگای سلێمانی تیا بوو بەڕێوەبەری وەرزشی سلێمانی و بەڕێوەبەری یانەکانی کوردستانی تیا بوو لە نزیکەوە هەڵبژاردننی ئەم ساڵیان بە باش وەسف کرد بۆ پێی کە تووشی هیچ کێشەیەکی وا نەبوونەوە کە ببێتە ڕێگر لە بەردەمدیا هەرچەند چەند کێشەیەکی بچووک لە کاتی تۆمارکردنی ناوی یاریزانان یاخۆ ڕاهێنەرەکان تووشیان نەبوو کە خۆیان سەڵاحەت و دەسەڵاتی ئێوان هەبوو چارەسەریکەن پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکە بەڵام بەگشتی ئەگەر ئێمە قسە لەسەر هەڵبژاردننی ئەم خولە بکەین لە دەمی خوانەوە کە لە زاریەوە لیژنەی سەرپەرشتیانە کرد هەڵبژاردنەکە بە سەرکەوتووە زانن هەرچەندە لە هەندێک هەڵبژاردنیشتا بەهۆی ئەو کێشەی کەوە کە ڕوبەڕوویان بۆتەوە تۆزێک دواکەوتووە هەڵبژاردنەکە بەڵام بەگشتی هەڵبژاردننی ئەم ساڵیان بە باش وەسف کردووە زۆر باشە ئایزانم ئێستش دەچمە لای راپۆرتی دووەم کە تایبەت بوو بە هەڵبژاردننی هەردوویانەی ئاشتی و ینی وەرزشی ڕۆژ دوای راپۆرتەکەش بە شێوەیەکی فراوانتر باس لەو گۆڕانکاریانەیەکەین کە یانەی ئاشتی لە دوای ئەم هەڵبژاردنەوە ئایا چی لێ بەسەر هاتۆ و چی لێ بەسەر ناتۆ با پێکەوە بینێری بین
یانەی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەڵبژاردننی خۆی ئەنجامدا و یانەی ئاشتیش جیاواز لارەکانی تری سلێمانی دەنگیدا. یانەی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەڵبژاردننی ئاسایی خۆی ئەنجامدا و پێنج ئەندامیش وەک دەسەی گشتی هەڵبژێران و دوو ئەندامیش وەک ئەندامی یەدەک دەنگیان پێدرا. دوای خوێندنەوەی راپۆرتی دەسەی کارگێڕی و داراییانەکە دەنگدان دەستی پێکرد و هەریەک لە نووری شێخ ڕەزا و فرسەد ئیبراهیم و پێشەو مەحەممەد و محەممەد مەحموود و سەلاحەدین ئەحمەد وەک ئەندامانی دەستەی کارگێڕی هەڵبژێران و ئاوات عەلی و وەفاش وەک ئەندامانی یەدەک دەستنیشان کران. هۆی کەمەندام چییە؟ من خۆم ماستەرم هەیە لە دەروونناسی وەرزشی کەمەندامانە. ئەڵی کەمەندام بەوە نییە کە ئەو پارچێکی جەستەی لە دەستدا بێیان. کەمەندام ئینسان مادام بیر و هزر و هۆشی ئیشی کرد و توانای داهێنانی هەبوو ئەوە یعنی گوناحە پێی بڵێ کەمەندام ئەو کەسەیە کە مێشی ئیش ناکات. جاری وایە زەنامە هەموو دوو ئەونەی من ئەبێت و بەڵام مێشی ئیش داهێنانێکی نییە، هیچ جدێکی نییە لە کۆمەلگایە. لەبەرەوە کەمەندام ئینێکی زانایەکی هین هەیە دەروونناسی نەزەرەیەکی هەیە لەسەر ئەوەی کەوا عەجزی ئینسان ئەتوانێت وای لێ بکە کە ئیبداع بکە. یانی ئاشتی بە پێچەوانەی یانەکانی تری شاری سلێمانی دەنگیاندا کاتێک بۆ یەکەم جار ڕۆژنامە نووسێک بۆ دەسەی کارگێڕی هەڵبژێرا و بۆ یەکلایکردنەوەی ئەندامێکی دەسەی کارگێڕیش دەنگدانەکە دووبارە بوویەوە. یانەکە جیاواز لە یانەکانی تری کوردستان بەهۆی پلانی یانەکە داهاتی زیاتر بووە لە خەرجی. ئەمەش بووە جێگەی سەرسوڕمانی لیژەی هەڵبژاردن کە بۆ یەکەم جارە یانەیەک لە کوردستان داهاتی زیاتر بێت. دوای تەواو بوونی دەنگدان هەریەک لە کوردستان سێوکانی و سیروان مینە و نەوزاد محەممەد و ماکۆن سەعید و بەختیار ئەسعاد و ڕێکەوت عەلی بوونە ئەندامانی دەسەی کارگێڕی و بۆ یەکلایکردنەوەی ئەندامی کۆتایی دەستەکە هەڵبژاردن بۆ هەر یەک لە ئیدریس خزر و تەرزە ڕەحمان دووبارە بۆیەوە کە لە دەنگدانی یەکەمدا خاوەنی 37 دەنگ بوون. لە دەنگدانی دووەمیشدا ئیدریس خزر توانی ببێتە ئەندامی دەسەی کارگێڕی بە 26 دەنگ و تەرزە ڕەحمانیش بوو ئەندامی یەدەک. لە ڕاستیە من حەز ناکەم بەزیتر کارەکەش لەوەوە هاتووە کە لە ساڵی 2014ەوە بەندە سیاسەتێکی تەقەشوفم لە ناو یانەی وەرزشی ئاشتیا پیادە کرد وەختە کە بەڕاستی زۆر جێگەی با بڵێن گلەییش بوو لەلایەن زۆربەی بەشەکان. بەڵام وتم ئەبێ ئێمە بە هیچ شێوەیەک مەسرەفی زیان نەکەین لە هیچ بەشێکە و تەنانەت تەقەشوفێکی زۆریشمان کرد لە ناو یانەکەیە و سوپاس بۆ خوای گەورە ئەو بەشانێکی کە هەمان بوو هەر بەردەوام بوون و بە پێچەوانەوە لەم چەند ساڵە لەم 3-4 ساڵەی کە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و وەرزشیش لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە پڕیشکی گەورەی بەرکەوتووە. بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئێمە ئەو پەندە کوردیەمان جێبەجێ کەڵێ بە قەی بەڕەکەی خۆت پێت ڕابکێشە. وەڵای ئەمە بەداخەوە ئێمە لەگەڵ یانەی وەرزشی ئاشتی وەکو نەخۆشی نەبوونی قەیرانی پارە بودجەی پێویست وەکو نەخۆشی شەکرە و زەخت و نەخۆشی دایمەکانی لێ هاتووە بەس ئێمە ڕاهاتوین لەگەڵی. بڕیارە لە درێژی ڕۆژی چوارەمی هەڵبژاردننی یانەکانی شاری سلێمانی هەڵبژاردن بۆ هەردوویانی بەختیاری و پێشمەرگەی سلێمانی بەڕێوە بچێت. بەڵام تا ئێستا یەکلایی نەبۆتەوە کە هەڵبژاردنەکان بەردەوام بێت یاخود دوا دەکەوێت بۆ کاتێکی نادیار، ئەویش بەهۆی کۆچی دوایی سەرۆ کۆماری پێشووی عێراق. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. جارێکی دیکە سلااوتان لێبێ سەرەتاوەکو ڕۆژنامە نووسێک من خۆم پیرۆزبای و لێکەم وەکۆی کە هاوپیشەیەکین بەڵام حەز دەکەم بپرسم پاش بەڕێوچوونی راپۆرتەکانی ئاشتی ناچارمەوە پرسیارە بکەم لەبەرەوەی من بە درێژایی بەرنامەی دەرەوە یاریگا کە لە ساڵی 2009 بەرنامەیە بەردەوامە یعنی چەندین جار لەگەڵ دەستپێکردنی ئامادەکاریەکانی وەرزێکی نوێی خولی کوردستان کە یانەی ئاشتی وەک هەمیشە لە خولی پلەیکی کوردستان بەشدار بووە ناو ساڵ بە ساڵ بەرنامەم لەسەری کردو بۆ ئەوەی ئامانجەکان هەروەکو خۆی دووبارە بوونەتەوە. من لە 2 ساڵی ڕابردووە بڕیارمەوە بەرنامە نەکەمەوە لەبەرەوەی بە هەمان ڕێتم بەردەوام بووە. ئەوەی کە تێبینیم کردووە یانەی ئاشتی بەردەوام ئەو یانەیە بووە کە خۆی ئامانجی بۆ لە خولی پلەیکی کوردستانە بێنێتەوە بەوەی کە یانەی ئاشتی بەردەوام سەرەتایەکی زۆر باشیە بووە بەڵام دواتر ئامانجەکەی گۆڕاوە. ئەمە من باس لە تۆپی پێ یەکەم کە خاڵی جەوهەری سەرجەم یانەکانی کوردستانە. من حەزەکەم بزانم
ئێستا ماکوانێک کە ڕاگەاندنکار بوون ئێمە پێکەوە سی یاریەکانمانە کرد گلەیمان لە ئەنجامەکانیانی ئاشتیە بوو ئێستا بەرپرسیارەتەکەی گۆڕاوە ئەگەر یانەی ئاشتی ئەنجامی خراپ بێ و کاتە ڕوویدەمیشمان لە ماکوان ئەم جارۆک و ڕاگەاندنکار نابێ و کۆندامێکی دەستی کاژێڕی بابزانم یانەی ئاشتی بەم وەچەنەیەوە ئەوێت چی بکات چی بە خەڵکی کوردستان بڵێ کاک محەممەد پرسیارەکە جوانە لە جێ خۆیەتی ئێمە ینی وەرشی ئاشتی دەستی کارگەڕی کۆن و ئەم دەستێش کە ئێستا کە هەیە ئەحساس و درکمان بەوە کردووە کە ئیدی هەواداران و هاندەرانی ئێمە لە دەڤەری سلێمانی و تەنان لە کوردستان کە ئەزانە ینی ئاشتی لە ساڵانی ڕابردوو یا یەکێک بۆ لەویانانی یەکێک بۆ لە جەمسەرەکانی یاریەکانی کۆتایی لانی کەم چووەتە یاریەکانی وەکوڵە چوارگۆشەی زێڕین ڕکابەرێکی سەرسەخت بۆ بەڵام ئەمە چەند ساڵێکە تەڕاجوعێکی پێوە دیارە هەرچەندە لە پلەیەکدا ماوەتەوە بەڵام ئێمەی ئیشباح و تێر نەکردووە بەڕاستی تموحی یانی وەرشی ئاشتی تموحێکی گەورەتری هەیە پێشەوە من بچمە سەر تۆپی پێم لەگەڵ ئەو ئیمکانیەتە کەمەی کە جەنابی سەرۆکیش ئاماژەی پێ لە راپۆرتەکەی هاوکارم کاگەردەڵان کاگ محەممەد بیرت نەچ ینی وەرشی ئاشتی توانیوتی احتیفاز بکە لانی کەم بەمانەوەی تیپی تۆپی پێکەی لە خولی پلەیەک تیپی تۆپی سەرمێنزەکەی کە توانیوێتی لە بە یاریزانی ناشئین و تازە پێگەشتوانەوە بتوانێت لە خولی نایبیانەکانی عراق بمێنێتەوە بتوانێت لە خولی نایبیانەکانی کوردستان بمێنێتەوە و ئێستاش لەسەر ئاسی فئات و یەکە عمرەکاندا بتوانیوێتی زۆرترین دێمە سەر پرسیارەکەت بەدڵنیایە دێمە سەر وەڵامی پرسیارەکەت من هەمیشە ئەڵێم تۆپی پێ مفاجعاتە هیچ شتێک لە چانسی تووە ناکرێت 100% بێ لە ناو تۆپی پێ ینی بە ئاواتەکانی تۆ 100% بن بڵێ ڕاستە تیپێکی وەکو ئەرسناڵ لێوان لێوە لە یاریزان نجوم و ئەستێرە چەند ساڵە مەحرومە لە پریمەلیگ یەکێکی وەکو ئەو ئەرژەنتین کە شەوی ڕابردوو دووچاری یەکسانبوونێک دێتەوە ئەتوانی ئەوم پێ بڵێ کە ئەمە ئیهمالی دەستەی کارگەڕیە یان نەبوونی بودجەیە ئەمە یعنی ئەمە تۆپی پێ بەڵام من بە سەبارەت بە بابەتێکی واقعی بۆ جەنابەت باسکەم بەنسبەت ئەم ساڵەوە ڕاستە ئەم ساڵ خولەکان دواخران ئێمە دەستێکی زۆر بەیانەکان کرا من تەسەوەرەکەی کە بینەرانی کەناڵەکە جەنابەت بزانێ تەنها لە خۆ ئامادەکاری لە 3 مانگی ئامادەکاری ڕابردووە ئێمە نزیکەی 50 بۆ 6 میلیۆنمان سەرف کردووە لەم قەیرانەیە کە بە قەرز و بە تەقەشۆفی ئیداری لە نێویانەکەدا دواتریش ڕۆیایکی ڕوون نەبوو کە کەی خولەکە ئەنجامەدرێ بە ناچاری تیپمان هەڵۆشاندەوە ئەم جارێکی تر تیپمان دروست کردوێتەوە کە وادی خولەکان دیاری کراوە بە ئومێدەوە کە بڕوێنرێت و یاریەکان بەڕێوە بچن من ئەم جارە ئەڵێم ئەگەر مفاجعەکانی تۆپی پێ لێ دەربێنی ینی وەرشی ئاشتی جیاواز لە ساڵانی تر ئامادەسازیێکی کردووە لە چەند ڕوانگەیەکەوە بەوەی یەکەم جەنابی سەرۆک یانن کا کوردستان سێوکانی خودی خۆی ئیشرافی تۆپی پێکە هەر مشریفی تۆپی پێ نەگوەکو سەرۆک تەنها لە ناو مدەڕەجەکانەوە سیرکە ئەم لە نێو ڕایەنانەکاندا ئەم لە نێو ڕۆژانە لەگەڵ یاریزانەکاندا لەگەڵ ڕایەنەرەکاندا تەنانەت باس و خواز لەسەر پلانەکان لەگەڵ دەستی کارگەڕی ناو بەناو تەنان لەم خۆ ئامادەکاریژا کۆبوونەوە ئەنجامەدا من ئەوە لێ ناشارمەوە سەرۆکیانە ئاماژە بۆ وەدا و ئەندامانی دەستەی کارگێڕیم بڕیاریشیان داوە بەوەی ئەگەر موچەی تەواوی یەکە ئیداریەکانی ناو ینی ئاشتیش ڕاگیرا بێت تا خولی پلەیەکیانەکانی کوردستان تەوا بێ حتا ئەگەر نەبێتە مەسەلەی مجامەلە و جۆرێک لە قسەی گەورە و قەبە ئامادەی خۆمان دەربڕیوە کە ئۆتۆمبیلەکانی ژێر خۆمان بفرۆشین یاریزانی ئێمە پەشی نەکەوێت بتوانێت ئەدائێکی باش پێشکەش بکە سەرۆکیانە بەڕێز کاک نەوزاد محەممەد کە ڕایەنەرێکی ماندوو هیلاکەم ڕایەنەرێکی سەرکەوتووە لەگەڵ ستافێکی بەهێز لەگەڵ کاکدارکۆ کاک مستەفا ئەم ساڵ سەرپشک کراوە چی یاریزانێک لە ئاستی کوردستاندا دەیهێنێت ئێمە عقدمان نیە بەڵام بە چۆن ئەیهێنێ بە چی ڕازیە کات ینی وەرشی ئاشتی ئامادەی ئەو کولفەیە بگرێت ئەستۆی خۆی لە پێناوی ئەوەی ئاشکردنەوەی ئەو هاندەر و جەماوەرەوە ئەو ڕۆژنامەنووسانی کە یەکێکی جەنابەت لەوانەیە کە ئەشێ حەقی خۆشت پێدەم کە نیگەران بی ینی ئاشتی بۆچی لەبەرەوە لە خاڵێکی تری پرسیارەکەی جەنابەت باس لەوە ئەکرێ ینی وەرشی ئاشتی تا قۆناغی شەشەم دەڕوات و هاڕە ئەکاتوێتەوە خوارەوە ئێمە جەنابی سەرۆکیانە ئاماژ بەوە کردو ئەگەر شارەزا و دکتۆرێکی لێکۆڵەرێکی وەرزشیش هێنرا بێت لەسەر ئەم بابەتە لێکۆڵینەوە بکات مەحازەرە بدات
ئەم گرێ بۆ ئێمە حەل بکات ئەم گرێ ئەکتوام لە سەرەتانیە لە نێو ئەم عقدەیە دەربێنە لە نەویانی ئاشتیا ئێمە ئامادەین ئەو تەسحێش بین لەبەر ئەوە ئێمە هاندەرانمان دڵنیا ئەکەینەوە دڵنیانە لەوەی کە بڵێ 100% سەرەکەی بۆ خوڵی نابیانەکانی کوردستان بەدەست تۆ نیە ئەمە مفاجعاتە ئەمە پێکانی یاریزانە ئەمە حەدەسێکە ئەمە تووشی قەیرانێکی لە پڕایە ئەمە ڕووداوێکە کە ڕوەدا هەموومان تەسیرەکاتە سەریانەکان ڕکابەریانەکان و تۆمە لە کۆمەڵەکە منە یانی سلێمانی تێدای کە یانی دایکە و یەکێکە لە گەورەترینیانەکان بە ئاسانی ناڵێت تۆ بەسەر پشتیا تێپەڕیت و بگەیتە نازناوەکە لانی کە بگەیتە تموحی خۆت کە خولی نابیانەکانی کوردستانە بەڵام من ئەمە بە جەناب دەڵێم و بە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و هەموو ئەو خۆشەویستەکانی سێ سایق و دەربەنی خانە بەڵێ سێ سایق لە ماوەی ئەو سێ مانگەمەمە بۆ ئەوە نییە خوارغەمی ینی وەرچی ئاشتی سپاس بۆ خوا بەو چەکە بەێزانی ئەمساڵ لە ناو تیپەکەمانە هەمانە ئەتوانین بای ئەوە کە دەنگمان دلێر بێ وەکو کوردەڵێ بتوانین یعنی ڕکابەری بکەین پشتیوان بەخوای گەورە ئێمە لە کاتێکا لەبەر قەیرانی دارایی 6 ملیۆن سەرفەکەین و تیپەکەمان ئەکشێنینەوە کە لەشیان ساغ بێ کوردواتنی یانی سیساقەجی کەم لە ئێرانە کاتەوە یانەکانی تر بە شار و شارۆچەکان ئەزانین کاک محەممەد ئەمان وەکو شار نییە کە زۆرێکیان بەخۆبەخشانە یاری ئەەکەن بەڵام ئێمە ئەم ساڵ یاریزانەکانمان کە ئەزانی کۆمەڵی یاریزانی خۆشەویست کۆمەڵی یاریزان کە بەواتای کەلیمە ئەمانە شەریس و جنگاوەرن و ئەوانش خۆیان کۆمەڵێک کاپتن یادەمانەیە کاگ ئارامان هەیە ئەمانە خۆیان وەکو بەڵێنیان ناو بە سەرۆشیانە ئاماژە بەوە ئەدەن ئیدی هاندەران و هەوادارانی ئێمە خۆشیان تووشی مەلەل و بێزاری بوون ئەیانەوێ هەرچۆنێک بێ ئەمساڵ یا لانی کەم ئینشاءڵڵا ئێمە تەمە ناکەن کە ئەمساڵ ئەم تیپەمان ببێتە ئینجاز و دەستکەوتێک لانی کەم و ئەم دەستەکاریەڕێکی ئێستا هەیە سەرکەوێ بۆ خولی نابیانەکانی کوردستان لانی کەم ئەگەر نەمانتوانی خوانە خاستە مفاجعاتانی کە باسم کرد بوونە کاریگەریان هەبوو لەسەر ئەنجامیانەکەمان بتوانین لە ماوەی ئەم 1-2 ساڵی کە ئێمە لە ئەم پۆستانیان خی گەورە یارمەتی دەربی ئەم ئینجازی ئەومان هەبێت کە بتوانین تیپەکەما بۆ خولی نابیانەکانی کوردستان سەرکەوێت بگرێتەوە ڕیزی گەورەکان ئامادەکاریەکان لە ڕووی لۆجستیەوە بە تەواوی وەکوڵێ پێداویستی وەرشێوە کراون لە ئێستادا ڕۆژانە لە نێو یاریگامان بۆ تەرخانکردن هۆڵ و مەلەوانگە و هەر شتێک سەرپشت کراون هەر شتێک ئەوان لە ڕووی مادی و معنەویەوە پێویستیان بە دەستەی کارگەڕی و سەرۆکییانە بێت هەمومان بە سنگی فراوانەوە ئامادە سازیمان کردووە لە پشتی ڕایەنەرین لە پشتی دەستێکی ڕایەنەرانی لە پشتی یاریزانەکانین لە نزیکەوە ڕۆژانە ئەم دەستەیە کە ماوەی 2 ڕۆژە من کە بۆکو ڕاگەاندکار پێشتیش لەگەڵم تیپای بووم ئێمە بەڵێنمان داوە ئەگەر حتاوەکو نقطەی کۆتایی هەسات بەسات دقە بە دقە ئامادەین تەدەخولی ژیانی شخصی یاریزانەکانیش بکەین ئەگەر کێشەیەکیانێ بۆیان چارەسەر بکەین لە پێناوی سەرکەوتنی یانەکەمان بۆ خولی نابیانەکانی کوردستان زۆر باشە ئەردەوانجان دێمە لای تۆ ئەمە ئەندامێکی نوێی دەستەی کارگەڕی یانەی ئاشتیە کە پاش چوونە نێو کارگەڕی یانەکە باز لە ئەمان ژیانەکەیانەکە ینی خۆی لە خۆیان ئەم بەڵێنانە ئەم بڕیارانەی کە یانەی ئاشتی لە تەنانەت لە هێنانی یاریزان خۆی بەخۆی ئەوە گۆڕانکاریەکە کانەی ئاشتی بڕیاریاوە بەم شێوە یاریزان بێنێ ئەمە عنی گۆڕانکاری لە میانەیە ڕوویا و ئێمە تەقەبول لێو گۆڕانکاریان ناکەین ئەوەی تۆ تێبینی و کردووە لە نێو هەڵبژاردننی یانەکانە لە نێو دەستە نوێیانەی کە بۆ یانەکان دیاریکراون ئایا هیچ پێشبینیەکەکەی بۆی کە ئامانجەکانیان گۆڕانکاری بەسەردا بێکەوەی کە ئێستش کاکەماکوان ئاماژەی پێکرد لێرە بەڵێ پندێکی کوردی هێڵە کردار شەرتە لەگەڵ ڕێزم بۆ کاکماکوان ڕاستە ستافێکی نوێ هاتۆتە پێشەوە لە یانەی ئاشتی ئەگەر ئێمە سەقسە لەسەر یانی ئاشتی و یانەکانی تریش بکەین ستافێکی نوێ لە هەموو یانەکان هاتوونەتە پێشەوە بەڵام بە تایبەتی یانەی ئاشتی کە چەند ساڵە بەدەست سەرنەکەوتنیان بۆ خولی نابی کوردستان ئەناڵێنن بەڵام خۆی لە کۆتاییەکەدا گرنگە کە لە کۆتاییەکەدا چی ڕوودەدا ڕاستە یانی ئاشتی کە یەک تاکەیان نەش بوو لە هەڵبژاردننی ئەم ساڵە ناو سەرجەمیانەکانی کوردستان کە داهاتی زۆرتر بوو بەڵام ئەمەژەوە ناگەێنێت کە پاڵی لێ بنەوە و بەبێ هیچ ماندووبینە دانیشم بەڵام لەم بۆ لەمە دووە هەم یانی ئاشتی و یانەکانی تریش ئەرکیان زیاترە بێ بۆ پێی کەیانی ئاشتی بۆ پێک خۆیان چەند ساڵە بەدەزەوە ناڵێنم پێویستە لەمەدا زیاتر هەوڵەکانیان بن ئێمە گەقسە لەسەر یانەکانی وەک سلێمانیشکەین وەکو پێشمەرگە بکەین ئەبینین کە دوو یانی وا گەورە زەبەلاح کە لە ڕووی ژێرخانی ئابوووریەوە کە لە ڕووی سافی دەسەی کارگەڕی و ڕاهێنەران و زۆربەی یاری وەرزشیەکانی تریش سێرەکەی لەسەر ئاستی عێراق و کوردستان منافەسە و ڕکابەریانە بەڵام سێر دەکەین لە تۆپی پێکەدا ئەوە تا لە خولی پلێکی کوردستان یاریەکەن
ینی پێشمەرگە ئەگە بڵێن بە هەر حاڵ ماوەی نزیکەی زیاتەوە بۆ ساڵێکە بێت تیپێکی دروست کردووە بۆ خولی پلەیەکی کوردستان بەڵام ینی سلێمانی کە بەیانی دایک هەژمار دەکرێت کە بەیانی دای حساب دەکرێت و ناوی پارێزگاکەشی هەڵگرتووە سەیرکەی ماوەی تەنها 2 هەفتەی ئامادەکاری دەست پێ کردووە ئێمەش پرسیاریەوەکەی لەم دەستێک کارگێڕیانە لەم یانانە سەرجەم یاریەکانی کە لەسەر نازاو لە ڕکابەریدا بێت لەسەر نازاوەکانی عێراق و کوردستان هیچی بەقەدەر تیپی تۆپی پێکان گرنگ نییە لەبەرەوەی بمانەوە نەمانەوە ئێمە ئێستا لە ئێستادا وەرزشکاران هاندەران بڵێیت و نەڵی چاوەڕوانی دەستپێکردنی خولەکانن و بە دەرەجە یەک چاویان لەسەر ئەوەیە بەڵام ئەوەی من تێبینیم کردی بێت لەم ستافە نوێیانەی هەر یەک لایەنەکانی نەورۆز و سلێمانی و پێشمەرگەی سلێمانیش کە هەر یەک لە جێگری سەرۆکیانی پێشمەرگەی سلێمانی سەرۆکیانی سلێمانی و ئەندامێکی دەستی کارگێڕیانەی نەورۆزیش بە خۆمیان ڕاگەاندووە کە ئێمە ئەگەر ئەم ستافە هەڵەبژێرین و چەند ساڵێکیش پێش ئێستا ئەم قسەیەشیان کردووە جاریکە دووبارەیان کردوێتەوە ئەڵێن ئێمە گوایە بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵی کە بەهۆی دروستکردنی ئەو پرۆژە بازرگانیانی هەمانە ئێمە ئیتر نەپێویستمان بە حزب بێ نەپێویستمان بە حکومەت دەبێ یارمەتیمان بدات بە تایبەتیانی پێشمەرگە بەهۆی ئەو فێرگانەی هەیەە ئەڵێ من تەنانە پێویستشمان بهێنانی یاریزانی عەرەب نییە یا یاریزانی تریانەکانی کوردستانیە ئەگەر بێت و یانەکان بەم شێوەیە بتوانن بەردەوامی بەم پرۆژانیان و ژێرخانی ئابووریان بەهێزکەن وەکو سەرجەم یانەکانی تری جیهان کە هەر بەو شێوەیە ئەڕوا بڕێەوە من دڵنیام سەرکەوتووە بن بەڵام ئایا ئەو کاتە کە ئەم ژێرخانیان بەهێز بوون سەرۆکیانەکان ئێستا دەکە کەسایەتی حیزبی سیاسین و سەر بە حیزبێکی دیاریکراون لە ئەرێمی کوردستان ئایا ئامادەن ئەو پۆستانم بەجێ بێڵم بۆ کەسانی بەرخواون بڕوانامە و کەسانێک کە ماوەی چەندین ساڵە خزمەتی یانەکە وەرزشی شاری سلێمانیەکە بۆ ئێمە بێت چاوەڕوان بین تا ئەم 4 ساڵە ئەم خولێش تەواو دەبێت و بزانین ئەم ستافە نوێ بە هەموو یانەکانی نەک تەنانە ناو پارێزگاکان و یانەکانی پارێزگاکە ئێمە بێت چاویشمان لەسەر قەزا و ناحیەکان بێت کە بە پێچوانە زیاتر گرنگی بە تۆپی پێدرێت لە قەزا و ناحیەکان بۆیە دەبێ ئێمە تا تەواوبوونی ئەم خولەی ئەم ستافە نوێیە چاوەڕوانی بەرپرسان و ئەندامانی یانەکان بزانین ئەو بەڵێنانی کە لە سەرەتای هەڵبژاردنە یاویانە بۆ کۆتاییەکەش بەڵێنانە بەنە سەر یاخود هەر وەکو چەند ساڵی داهاتوو ئەم قەوانە لێدرێتەوە زۆر باشە پرسیارەکەم لە بەگلەوەی لە دەڵانم کرد ینی ئاماژەی بە 2 خاڵی گرنگ کرد من حەزەکەم ئەمە وەکو ڕۆژنامەنووسێک لەگەڵ تۆیە باسی بکەم نەگوکو ئەندامێکی دەستەی کارگەڕین و یانەی ئاشتی باروەکو ڕۆژنامەنووسێک لەسەر بوونی فێرگەکان بۆ یانەکان من لەما ڕابردوو بینیمانەی ئاشتی کاتێ فێرگەی هەبووە ینی خۆمێکێک لەو هاوڕێ خۆشەویستانم کە بەرزی یەکێکە بە هاوڕێ خۆشەویستەکان کاتێ کۆمەڵی جیلی لە نێو یانەی ئاشتی دروستە کرد من بیرم نایە یانەی شتێ هەبوو بێ فێرگەی هەبوو بێ بەڵام ئەنجامەکانم نەبینیوە تا ئێستا ئەمە واقع 2 هەر ینی ئەگەر پاش ئەم 4 ساڵەش ئەم یانانەی کە ئێستا بەم مۆچانەوە کاڵە نێمە پارێنی نە ناویانەکان کە لە نێمەم گۆڕانکاریانەکەین ئەگەر هیچ گۆڕانکاریەک ڕووی نییە پێ دوایە چی بکرێ باشترە خۆی پرسیارەکە من ئەمێ لە پرسیارێکی کاگەردەڵانەوە کە باسەوە کاکاڵی کردار شەرتە منیش ئەڵێم بەڕاستی ئەو قسەیە زۆر تەواو کردار شەرتە بەڵام کردار بۆ چێ شەرتە کردار من و کاگەردەڵان خۆمان لە قاعی خوا هەزارەوەنێکی وە کوردواتنی لە ئەوەنێکان باتێ لە یەکێ لە هۆڵەکانی هەڵبژاردن و کاتی راپۆرتی دارایی خوێنرێتەوە باسیەوە کا لە 2013 ملیارێک و 300 و ئەوەندە ملیۆن بووە لە 2014 ملیارێک و ئەوەندە ئاسڵەن ئێمە کۆمەڵێک لە ڕۆژنامە نووسانی وەرچی لێوێ بوون واکمان وەرمە ئەمە باسی چیەکەن ئەم برادرانە من تەحەداکەم بە هەموو ئەو مفاجعاتانی کە باسم کرد لە پێشووترە ئەگەر یانەی وەرشی ئاشتی ناڵم خاوەنی ملیارێک بە خاوەنی 500 میلیۆن دینار بێت من تەحەداکەم بە ناوی جەنابی سەرۆکی شەوە ئەگەر نەمتوانی سەرکەوم بۆ خولی نابی یانەکانی کوردستان من بە ناوی سەرۆکی شەوە هەمومان خوا حافیز لە یانەکە ئەەکەین ئەمە ئەم بابەتە بۆ نسبەتیانێکی وەکو ئاشتی کە دەستێکی متەوازیعی هەیە و بە خەیر و سەدەقەی خەڵکی و ئەملا ئەولا و بە کۆمەڵێک ژێرخانی ئابووری متەوازعەوە ئەشی ئەم کردار شەرتە یعنی تۆزێ ئەستەم و قورس بێ
بەنسبەت فێرگەکانەوە کاک محەممەد ئێمە فێرگی ینی وەرشی تۆپی فێرگەکانی تۆپی پێش هەمان هەمکەوتونتە ژێر هەمان هەیمەن و کاریگەری بێویژدانی ئەو یاسانی کە بەسەر بواری تۆپی پێ لە کوردستانە تاوکو سەپێنراون کە هیچ مەبنایەکیان نیە. تۆ تەسەورەکە یانە لەناو ئەم شاری سلێمانیە ئەمساڵ چاوی بڕیوەتە یاریزانێکی نەگلاوان نەک تازە پێگەشتوان چاوی بڕیوەتە یاریزانی خونچەکان بردوێتی بۆ خۆی. تۆ تەسەورەکەی ئەمانە کە هەر پەلوپۆیان دەرکرد هەر ئەوەی کە چوار مراوەغە و دوو گۆڵیان تۆمارکە لە یاری دۆستانەکانە یەکسەر وەکو حود لیانە گەورەکانی شاری سلێمانی دێن و ئەیان بن هیچ یاساینت بەرگری لە لایەنەکەت بکانە لە توانای ڕایەنەرەکەت بکانە لەگەڵ ئەوەش ئێمە لەگەڵ ئەم هەموو بە ئیمکانیاتە لەگەڵ ئەم هەموو بێویژدانی کە بەرامبەر بەیانی وەرشی ئاشتی و یانە دەستکورتەکان کراوە بەڵام توانیشمانە چەند یاریزانێک سەرخین بۆ ڕێزی ئەو تیپێک کە ئێستا پشتیوان بەخوا ئامادنی کە ڕکابەری پێ بکەین بۆ خولی پلەیەکی یانەکانی کوردستان لە ئێستادا یانی وەرشی ئاشتی من لێت ناشارمەوە لە مانگی شەشی ئەم ساڵەوە خاوەنی 300 یاریزانی فێرگەکان بووین لە یەکی دەی ئەم ساڵدا کۆتاییمان بە فێرگەکە هێناوە بە کۆی گشتی بەڵام ئەو یاریزانانی کە بەهرەیەکیان تیا هێشتمانتەوە لە نزیکەوە یانی وەرشی ئاشتی ئێستا بووەتە سیمبولی هەموو ئەو یانانەی تر کە مەدرسەیان هەیە کە گرنگی و باە قەدەم بە فیاتی عمری بەڕاستی کاک محەممەد ئەگەر بەدەستی ئێمە بێ ئەگەر یاسایەکە وایە بەرگری لە مافی ڕانەر و تیپەکان و یاریزانەکانمان بکردایە نەک ئێمە پێویستمان بە یاریزانی عێراقی نەبوو تەحەداکەم پێویستمان بە یاریزانی کوردستانیش نەبوو لە شاری سلێمانی ماتوانی تیپێک دروستکەن ڕکابەری بکات. زۆر باش وەڵامی بەشی دۆنەوەی کاتم زودمان کۆتایی ڕوا سەبارەت باوەی کە ئەگەر ئەم دەستە نوێ گۆڕانکاری پێ نەکرێ یاخود بۆ نمونە دەموچاوی نوێ و یاخود ئەم سەر ئەمەی کە ئەم جارە تێکەڵەیە کە با ئێمە باواقع بین بەڵام سەرۆکایەتی یانەکان بەم شێوە بەردامن ئەگەر ئەنجامیان پێ نەگۆڕا پێ دوایی تر کاتی چییە؟ کاک محەممەد من یعنی زۆرم لام سیرەکە ئەم پرسیارە ئاراستە و تەوجیهی یانێکی وەکو ینی وەرشی ئاشتیەکرێت هەمووی بۆکو ڕۆژنامە نووسێک من تەحەدا دەکەم تەحەدای ئەو برادرانەکەم کە ئەم پرسیارلانی وەرشی ئاشتی ئەەکەن یانی وەرشی ئاشتی تۆ چۆن بەراورد دەکەی بەیانەیە کە ماوەی 2 ساڵ قوفڵ لێ دەرگاکەیاوە یانی ئاشتی چۆن بەراورد دەکەی بەیانەیە کە بە بودجەیەکی زەبەلاحەوە مەبەست دەستی کارگەڕێکێتی بە بودجەیەکی زەبەلاحەوە لەنایە بەوە دوو تیپی دادەبەزێت و ئەچێتەوە ئەو خوارەوە خوا ئەزانێ بە چەند ساڵی کە سەرەکەوێ تۆ چۆن یانی وەرشی ئاشتی بەراورد دەکەی بەیانەیەک هێزێکی گەوری وەکو حرمەتمە هەیە خۆشەویست یانی وەرشی پێشمەرگە مەبەستم تێکشکان و حەدان نیە یانێکی وەکو پێشمەرگە بۆ بودجە زەبەلاحەکە لە بەردەستایەتی یانەیەکی وەکو ینی وەرشی ئاشتی توانێتی بە تازە پێگەشتوانی لە خولی نابیانەکانی کوردستان و عێراقدا بۆ تێنس بێنێتەوە بۆ کاکە لە بۆکسێنە پاڵەوانمان هەیە لە ئاستی عێراقدا کاکە ئێمە لە نیشانشکاندنا پلەی یەکەممان بەدەستێناوە کاکە ئێمە تۆپی پێکەشە ئێمە تۆپی پێکە من پێم وتی ئەم ئەگەر بەڕاستی وەکو خۆ پێش من کەوتی ئەگەر چانس یاوەرمان وایە ئەبوو پار ساڵ سەرکەوتی نایە ئەبوو ساڵی ڕابردووتر بەرامبەر بەیانێکی ئیملاقی وەکو سیروای نوێ ئێمە سەرکەوتنمان بەدەستێنان بە 2 خاڵ بە 3 خاڵ نەمانتوانی سەرکەوین بۆ نایە لەبەرەوە ئەم دەستە کارگەڕێ دەستێکی کارگەڕی من یعنی بەڕاستی سێرم لێت جەنابی کا کوردستان لە سەعات 2 تاوەکو عیشای لە تەواوی ساڵەکەیە مەگە خوا نەخواستە نەخۆشی و تەعزیەک ئەوەندا حزوری هەبووە دەستی کارگەڕی حزوری هەبووە وەرە ئەو جموجۆڵەی لە ناو یاریگاکانمانە لە ناو دەستەی کارگەڕیمانە لە ئەو جموجۆڵەی لە وەسەتی وەرشی شاری سلێمانی ئەو حزوری لە خول و پاڵەوانێتەکان ئامان بووە قسە تامە تێگەڵ کرد لەوەی کاتم بەڵێ هەر ئەو بەڵێ من ئەڵم ئەمە سەیرە بڵێ دەستەی کارگەڕی بەڵام لە ئەوەش ئەگەر قسووریەک هەبێ بەڕاستی هیچ کەس لایانی وەرشی ئاشتینە نووسراوە بە کورسەکەیەوە من وا ئەزانم ئەوەی کە ئەبێت ئەندامی دەستی کارگەریانەکان ئەڵێن باسی سەرجەمیانەکان وەکو سەرجەمیانەکان ئەگەر یانەیەک بەڕاستی بودجەی هەبوو ئیمکانیەت و میکانیزمەکانی سەرکەوتنی هەبوو نەیتوانی ئەشێ و قسێ بۆ ئەوان ڕاست بێ فەرمون تەشریف بەرن بەڵام کە بۆ ئاشتیشەم قسەی ڕاستە ئەگەر ئیمکانیات هەبوو بەڵام قسووری لە دەستی کارگەڕی هەبوو 4 ڕۆژنامە نووسی پرۆفیشنەڵی وەکو جەنابە دووتیان کاک فلان کاک فلان بەڕاستی تۆ تەقسیری دەبووە بەڕاستی ئەوە بۆ سیڤی خۆی بۆ مێژوو خۆی عیبە کە دەست نەکێشێتەوە دەست خۆش بێ هەر دەڵان دو قسەی تۆ بەس زۆر بە خێرایی بەڵێ وەڵام منیش بە هەمان قسەی کاگماکوان منیش هیوادارم لە ماوەی 4 ساڵەدا ئەم ستافەنەوەی کە بۆ سەرجەمیانەکان دەستەی گشتی هەڵبژاردنەکان هیوادارم
ئەم چەند ساڵی ڕابردوو کەم ئیوایتە ماوەی زیاتر لە 10 ساڵە لە پۆسەکەیەتی جارێکی کەش هەرمتوانی پێدراوەتەوە ئیتر با بەس بێت حیزبەتی تێگەڵ بە وەرزش بکرێ هیوادارم ئەو بەڵێنانی کە بە شخصی بە منیان و تۆ خۆشیان بۆ دەستگاکانی ڕاگەاندن باسییان کردووە هیوادارم بتوانن ئەو بەڵێنانە بەرنەسەر لەبەرەوەی ئیتر بە تەواوی وەرزشکاران هاندەران یانەکان ڕۆژنامە نووسان بێزار بوون لەم دەم و چاوانە بێزار بوون لەم قسانەیە کە ئەم بەرپرسانایکەنی یانەکان کە سەرکەوتنە یاخود گرنگ زیاتر گرێمە باسی تۆپی پێکەن کە گرنگدانە بە تۆپی پێ هیوادارم بتوانن ئەو بەڵێنانە یاویانە بە هەما خولی ڕابردوو نەبێت بتوان لە ماوەی ئەم 4 ساڵەدا جێبەجێکن. بەڵێ لە کۆتای بەرنمەکە ئەسپاسیان مەدەبوونێرەکە لە ماکوان ساید ڕۆژنامەنووسی وەرزشی ئەندامینوی دەستەی کارژێڕیانی سلێمانی کە سپاست دەکەم ئامادەبووی هەروەها ئەردەڵان محەممەد پامنێرمان لە شاری سلێمانی کۆکو ڕۆژنامەنووسێکی وەرزشی لە نزیکەوە ئاگاداری هەڵبژاردننی سەرجەمیانەکان بوو سپاسی ئامادەبوونیەوەی شەکەم سپاس بە هاوکارانم کەم شەو لەگەڵمان ئاماندوو بوون هەتا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر سەرکردە و نەتەوە بکەین وەک دوانەیەکی لێکدانە بڕاو سەرکردەیە کە هەر شێوازەکانەکە دێتە ئاراوە ئەو سەرکردەیە تاوەکو ئەو ڕۆژێ لە ژیانان بابێت درسۆزە بۆ نیشتیمانەکەی و خۆنەویستەوە دەوە و هەموو ژیانی خۆی تەرخانەکە بۆ خزمەتکردنی گەلەکەی سەرکردای